بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، خوشویستانم سلامی خوای ورتان لبێت. زۆر جار ئەبیستین ئەبینین هەم بە بیسرا و هەم بە بینرا و هەم بە نووسرا و زۆر بابەت ئەوروژنرە لەبارەی فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام. لە دوای ئەوەی کە کۆمەڵێک بابەتمان باس کرد وەکو ئوسوڵ لەسەر حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام، هەر لە بابەتی نووسینەوەی سوننەت و ئایا گەر بێت و فەرمودەیەک مخالفی عەقڵ بێت و فەرمودەیەک مخالفی زانستی سەردەم بێت و زۆر بابەتی تر. ئێستا باشمان زانی سێ بابەت وەکو نمونە وەرگرین وەکو ئیشکالیات کە ئەمڕۆ خەڵکێک لای بوو بەگرفت. زۆر جار خەڵکانێک بە ناوی بەرگریکردن لە ئیسلامەوە بەداخەوە بوون بە دوژمنێکی سەرسەختی ئیسلام. هەروەکو شاعیر ئەڵێ وەکونا نەعودک للنائبات فها نحن اليوم نطلب منك الأمانة. ئێمە تۆمان دائەنا وامان حسێبە کردی کە لە کاتی تەمانە پشت پێ بەسین، بەڵام وا ئەمڕۆ پەناگرین لە شەڕی تۆ پارێزراو بین. خەڵکانێک کە تۆ دڵت پێیان خۆشە دیفاع لە ئیسلام بکەن، بەڵام ئیتر بە قەسد بێت یاخود نێتێکی باشیان هەیە بەڵام وا بە زەرەر ئەشکێتەوە بەسەر ئیسلام و موسڵمانانە. ئێمە ئەو سێ نمونە وەرئەگرین ئەگەر تۆ توانیت یاخود ئێمە توانیمان وەڵامی ئەو سێ ئیشکالە بدەینەوە، دیارە ئەو بابەتانی تریشکە ئەبێتە ئیشکال وەڵامە درێتەوە، بەڵام پێویستە بێ بڵێ ئەهلی خۆی. خەڵکێکە خەریکی سوننەتە، نەک کەسێک ئەندازیارە و ئەوێت لە سوننەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام قسە بکات. یان بەداخەوە ئەوەی کە ئەمڕۆ ئیشکالاتی دروست کردووە خەڵکێکە پسپۆڕی لە ئیسلامان نییە. یعنی تۆ سەر کە ئەکسەرەتی ئەوانەی کە قسە ئەکەن لە عالەمی ئیسلامیە یا کابرا مستەشارە یا دکتۆرە یا ئەندازیارە، یعنی پسپۆڕ نییە لە مەسئلەی شەریعەتە، بۆی کێشەکە لای ئەو دروست بووە. و ڕۆنتریش بڵێن زۆربەیان لە جامعەکانی غەرب تەواویان کردووە بۆ لەبەرەوەی منهەجیەتی شاخت و گۆڵسەی هەر و مستەشریقینی تر تەئسیری لیان کردووە. ئێمە بابەت یەکەم کە لەسەری ئەوەسین فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە فەرمێت لەبارەی ئافرەتانەوە ناقیسات و عەقڵ و دین. لەسەر جوزئی یەکەم ئەوەسین کە ناقیسات و عەقڵە. تۆ بڵێ ئافرەت عەقڵی نوقسان بێت، خەڵکێکی زۆر ئەڵێ نابێ ئەمە فەرمودە بێ بۆ لەبەرەوەی سوکایەتی هەیە بە ئافرەت. ئەگەر سوکایەتی هەیە بە ئافرەت منش لەگەڵ تۆم بڵێ نابێت ئەمە فەرمودە بێت، بەڵام سوکاتی تیان نییە. کە لێی تێ ناگەیت ڕەخنە مەگرە، مەڵێ فەرمودە نییە، ڕەتی مەکەرەوە. ڕاستە خۆ لە شوێنی خۆتە وەسایت و ئەسڵەن فەرمودەکەی ڕەنگە هەر نەبینی بێت کەی بینێ عەقڵی نایە بڵێ وەڵا با بۆ فەرمودە نییە. ئەڵێ کورە بابە یان چۆن فەرمودە نییە لە کتێبەکەتان ناهەیە. یعنی ئەکرێ پێشکەشکارەکە لە تۆ شارەزاتر بێت. ئەمە یەک گرفتی ئێمە ئەمڕۆ. زۆر باشە. ئێمە گەر سێرکەن پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لە کاتێکە کە فەرمووی ئافرەتان ئەی گرۆهی ئافرەتان ئێوە نەمبینی وەکو ئێوە کە عەقڵی نوقسان بێت. باشە؟ وتیانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام نوقسانی عەقڵی ئێمە لەکوێیە؟ پێغەمبەری خوای فەرمووی عەلەیهی سەلام ئایا شایەتیدانی ئێوە دوانتان بە شایەتی پیاوێک حسێب نییە؟ خوای پەروەردگار سوبحانه وتعالى فەرمووێت لەبارەی شایەتی ئافرەتەوە، هەر لەبارەی شایەتیەوە بە شێوەیەکی عام واستشهدوا شهيدين من رجالكم فإن لم يكونا رجلين فرجل وامرأتان ممن ترضون من الشهداء. أفرمت أجراتو ئێوە شایەتیان پێویست بوو دوو پیاو یاخود ئەگەر دوو پیاو نەبوون ئەو کاتە پیاوێک و دوو ئافرەت لەوانەی کە ئێوە ڕازین ببن بە شایەت بۆ دوو ئافرەت یاخود بۆچی ئەو کۆمەڵە پیاوە لەگەڵ ئافرەتە بۆچی بە یەکەوە بن ئەو کۆمەڵە ئافرەتە لەگەڵ پیاوە چکە دوو ئافرەت و پیاوێک لەبەر خاترەوەی ئەن تەضل إحداهما فتذكر إحداهما الأخرى. ئەگەر هاتو دانەیەکیان بیری چووە بۆی ئەوی تریان و بیری ئەمی بێنێتەوە. کەواتە ئێمە لێرە بۆمان دەرەکەوێت گرنگترین شتێک لە شایەتیە چییە؟ مەسئلەی لەبەرکردن حیفظ. باشە؟ بۆچی هێندە دانراوە دوو ئافرەت دانراوە؟ لەبەر ئەگەر دانەیەکیان بیری چووەوە ئەوی تریان و بیری ئەمی بێنێتەوە، کەواتە خەلەکە کوێتە کێوە؟ لەبەرکردن. پێغەمبەری خوا عەلەیهی سەلام کاتێکە فەرمێت ناقیسات و عەقڵین. باشە عەقڵ مەبەست پێی دەماغە و مەبەست پێی ئەوەیە کە ئینسان
بەهۆیەوە لە شت تێئەگا یان شت لەبەر ئەکات یان عەقڵ شتێکی تر لێیە. عەقڵ لە لوغەی عەرەبییەش مانایەکی ترەیە، هەتاوەکو لەگەڵ دەقی فەرموودەکە و لەگەڵ دەقی ئایەتەکە زیاتر هەمانگیانە بێت. بەڵێ عەقڵ مانای حفظ دێت. لغەی عەرەب شایەتە، نەکوتەی باخەڵی من، نەکوتەی کەسێکی ترکە لێەوە ڕەت تێکاتەوە. تێگەیشتنی زانایان ڕەحمەتی خوان لێبێ بۆی. عەقڵ لە زمانی عەرەبییا مانای حفظ دێت، لغەیەکی عەرەبیش لەسەرە. و هەروەها گەورە شاعیری عەرەبیش لەبید شعری پێوتووە، و گەورە زانای زمانی عەرەبیش ئەبو هیلالی عەسکەری ڕەحمەتی خوا لێبێ باسی کاتە فەرمێت: وقال بعضهم العقل الحفظ. ئەمە خۆ باسی ئەم ئایەتە ناکات، باسی فەرموودە ناکات، هەر کتێبەکە کتێبێکی لوغەویە، الفروق. ئەفەرمێت هەندێک ئەڵێن عەقڵ بریتێ لە حفظ، نەک وابزانێ ئەمە پینەکاریە بۆی. جا دوایە ئەسڵ لەبید هیچ پەیوەندێکی بەمەوە نییە تاوەکو بڵێ ئەمە پینەکاری ئێوە پینەیەکەن. بچن سەر دیوانەکەی لەبید و خۆتان سیر بکەن. ئەڵێ يقال عقلت دراهمي أي حفظتها وأنشد قول لبيد. حفظ هەر جۆرێک لە ماناکانی حفظ بێت، ئەگەر پاراستنی شتێک بێت، ئەگەر لەبەرکردن بێت، ئەوە عقل بۆ ئەو حفظ بەکارهاتوو. لەبید دەڵێ: وعقیلی إن كنت لما تعقیلی ولقد أفلح من كان عقل. هەتا يحفظی بیپارێزە خۆت لەبەریکە. ئێمە پێویستە فەرموودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام بە فەرموودەی تر شەڕحکەین. ئایا فەرموودەی ترمان هەیە کە عەقڵ بە مانای حیفظات بێ؟ بەڵێ هەمانە. فەرموودە گەلێکشمان هەیە. لەوانە محمودی کوڕی ڕەبیع ڕەحمەتی خوای لێبێ فەرمێت، ڕەضای خوای لێبێت: عقلت من النبي صلى الله عليه وسلم مجها في وجهي وأنا ابن 5 سنين من دلو. أفرميت لبيغمبري خوا عليه الصلاة والسلام عقلت لبرم كردوا وتحفظت باشا چی لبر كردوا. فرميت هندك أو بيغمبري خوا عليه الصلاة والسلام كردي بدميا و كردي وبمنا وكو ياري كردنك لقليا. سبحان الله، سري أدبي بيغمبري خوا عليه الصلاة والسلام، سري أدبك خۆزەی ئێمەش داعیەکانمان و کەسە دیارەکانمان لە پێغەمبەری خوا فێربوون عەلەیهی سڵاو وسەلام لەگەڵ مناڵە باشە بوون، نەکوەکو درۆ و کەسە ڕیابازەکانی غەرب و غەیری خۆمان لە مەسوولە خراپەکان هەر شتێکن ئیلا بێ کامێرایان بە شوێنەوە بێن جایکەن بۆ ئەوەی بایندوبایی ناوبانگ دەرکەن. لە سەردەمێکا پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام کردووە کە مناڵ هەر حسابی بوو نەکردووە، حسابی ئەمە گەورە نەکردووە. باش. هەروەها عمري كوري عاص رضي خوي لبي فرمت: عقلت عن رسول الله صلى الله عليه وسلم 1000 مثل. لبي غمري خو عليه الصلاة والسلام 1000 بندم لبر كردو أي حفظته. باشا. هروها إمام حسن كوري علي رضي خوي لبي فرمت: عقلت عن رسول الله صلى الله عليه وسلم دعوات كان يدعو بها، يعني كان يدعو بهن. أفرمت لبيغمبري خوا عليه الصلاة والسلام كملك دعام لبر كردو حفظته. باشا كاتي خوي دعاء فيه كرت ديكواتا عقل لزماني عربية يقول لما أنا كان مثل حفظ خوي بردقاري سبحانه وتعالى ربطي دوشاياتي آفرتي بسوت بشيو علتك بسوت بشيو بويك أن تظل إحداهما فتذكر إحداهما الأخرى. كاتيك آفرتك يعني بيري شو أو تريان ببيري أو بيرنتو ديكواتا كاتيك بيغمبري خوا عليه الصلاة والسلام فرميت: ناقصات عقل واتن ناقصات حفظ. شلون يا مزاني من حفظه؟ بيغمبري خوا عليه الصلاة والسلام قريدا وتوا بمسألة شايتي أفرم آيات دو شايتي إيوا بشايتي بيا بحسب نكروا خواي قوريش لشايتي شي با هو كار قرتوا لبير شنو كبيوندي بحفظه هاي باشا بابتك رونا بلام خلقانك نانويت يبقن سوين بخواي برودقار أكثرتي أواني كقمرابن لبابتي قرآن لبابتي سنة نشار زي بزماني عربي بيويست دقاك بو زمانات وبي أقدار يو زمان بيت أقدار دلالات يقول زمان بيت
فقه اللغة زور ضرورة علمي كم روح ناخوێنرێت فقه اللغة لو قديمة زور أخوێنرێت اهتمامی پێدرا چەندی کتێبی لەسەر نووسراوە بەداخەوە ئەمڕۆ ئیهمال کراوە زۆر باشە مەسئلەی شایەتی ئەمە شایەتی دوشمانەیە کەس ڕەخنە نەگرێ بڵێ بۆ ئیسلام دوو ئافرەتی وەرگرتووە بە شایەت ئێمە شایەت ئەدامانێ لەگەڵ تحمل ئەوەیە بابەتێکە پێویستە بە شایەت لەگەڵ خۆتا بەری ئەگەر عەقدێکە زەواجە هەر شتێکە باشە ئەمڕۆ خۆ کابرا عەلمانی شەر پیاوە بات یعنی کاتێک شایەت هەبێ ئەگەر عەقدی سیارە بێ هەر شتێک بە پیاو نابا یعنی دەگمەنێ ئافرەت بەرێ لەگەڵ خۆیان بۆ شایەتی باشە لەم کاتە عادەتەن ئافرەت وەکو باسمان کرد مەسەلەی عاتفەی ئافرەت زۆر زاڵە بەسەر لەبەرکردن و حیفظ هەموو شتێکیە یعنی ئەو بابەتانەی کە تێگەیشتنە ئافرەت زووتر تێگات بەڵام ئەوەی کە لەبەرکردنە پیاو زیاتر تێیا بەتوانایە حتى لە کۆمەڵ لە کوردنا باسی وەکە کە ئافرەت توانێت پێکەوە دوو ئیش بکات یعنی لە کاتێکا دوو ئیشکا بەیەکەوە کە هەردووکیان پەیوەندی بە تێفکرین و ئەو شتانەوە هەبێت مەسئلەی حیفظ لە پیاوە بەهێزترە تاوەکو ئافرەت و ئافرەت لەبەر عاتیفەکەی جاری وهەیە اینجا زۆر جار ئەمانە ڕووداوێکە حەدەثێکە ئافرەت ئەگەر حادیثێکی بەسەرادەیە خۆشتێکی بەسەرادەیە توانای لەبەرکردن و وێناکردنی ئەو شتێک کەمترە تاوەکو پیاو لەبەرەوە زوو تەئسیری شتەکەی بکەوێتە سەر هەروەها ئەگەر بابەتێک بۆ نمونە ئەگەر یەک ئافرەت هەبوو لە قەزەیەکە کابرا ئافرەتێک لەبەر دەرا دانیشتووە پیاوێک لەوادێ پیاوێکی ترە کوشێت زۆربەی زۆری زانایان ئەم شایەتیان قبوڵ کردووە وەکو چۆن ئەگەر شایەتیەک ئافرەت لە مەسەلەی شیرەتەوە بیری ناچێتەوە بڕۆ سیر بکە ئێستا ئەگەر نەنکی تۆ داپیرت شیری داوە بە کێوکێ ناوەکانی هەمووی لەبەرە و باش ئەزانێ شیری بەکێ داوە و ئیسلامی شایەتەکەی بە یەک شایەتی قبوڵ کردووە چونکە بیری ناچێتەوە باش لەبەرێکات و چەندین نمونە هەیە لە کتێبەکانی فقه شامی باس کراوە شایەتی لە مەسەلەی شیرە یەک ئافرەت کافیە زۆر باشە اینجا مەسەلەی ئەدا ئەوە تەحەمل بوو مەسەلەی ئەدا ڕووداوێکە هاتوتە پێشەوە پێویستە کەسێک شایەتی لەسەر با ڕووداوەکە اینجا ئەمە زۆر لە زانایان باسیەوەکەن بەتایبەت زانایان معاصرین ئەگەر هاتوو کەسێک یعنی تەنها ئافرەتێکەوە تا بینی پیاوێکی بەرچاوە کوژراوە حەقێکە زۆر کاتەیە شایەتەکەی قبوڵ کراوە وەرگراوە ئایا زانایانی قەدیم ڕەحمەتی خوا لێ باسی ئەویان کردووە کە ناقصات و عەقڵ مەبەست پێی حیفظە بەڵێ لەوانە ئیمامی نەووی ڕەحمەتی خوای لێ بێت فەرموێت ئەی ئەنەهن قەلیلات الضەبط هاتە ضەبط و لەبەرکردنیان کەمە لە شەرحی مسلمە ئیمامی نەووی ڕەحمەتی خوا لێ باسی کرد هەروەها لە دوای ئەو شلاپەڕی دوای ئەو وتەی ئیمامی مازریش ڕەحمەتی خوای لێ بێ باسەکات کە لە هەمان مەسئلەیە جا لێرە یەک بابەت کە ضرورە باسی بکەین خەڵکێک وا گومان نەبات کە مەسئلەی تەنها لەسەر ئافرەتان ئاوا شایەتی قورس کراوە بۆ یعنی پیاو شایەتەکەی قبوڵ کراوە ببێ مەرج نەخێر بەڵکو پیاوە بێت کەسێک بێت درۆزن نەبێت درۆی لێ بنرا بێ شایەتی قبوڵ ناکرێت ئەگەر ئەو پیاوە لەسەر تاوانی کەبیرە بکە باشرا شایەتەکەی وەرناگیرێت ئەگەر ئەو پیاوە بەردەوام بێ لەسەر کۆمەڵێک تاوانی بچووکیش هەر لە درۆ لە غەیبەت و بابەتانە شایەتەکەی قبوڵ ناکرێت پیاوێکە حیفزی لاواز بێت و مەشهور بێ بەوە شایەتەکەی قبوڵ ناکرێت هەمان شتە ئیتر ڕەخنەک لەکوێیە ئیلا مەگەر خەڵکێک بنەزانێ ڕەخنە بکرێت لە کۆتایی ئەڵێم ئەگەر ئافرەت عەقڵی نوقسان بێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام نافەرمێت نیوەی دینەکەتان لە عایشە وەرگرن چونکە عەقڵ نوقسان شایانی ئەوە نییە کە نیوەی دینەکەی لێ وەرگیرێت دوای ئەوە ئەگەر ئافرەت عەقڵی نوقسان بێت هەموو سەحابە مناڵەکانی سەحابە ناگەڕنەوە لای دایکیمان دەڕەن عایشە بۆی دین لێ وەرگرن ئەگەر ئافرەت عەقڵی نوقسان بێت لە سوڵحی حودەیبە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ناگەڕێتەوە بەلای ئومو سەلەمە ڕەزای خوای لێ بێت و هەروەها مەشورەت بەو ناکا و بڕیاری ئەو وەرناگرێت ئەگەر ئافرەت عەقڵی نوقسان بێت تاگە مصحەفێک کە ماوەتەوە عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێت نافەرمێت بالای حەفسە بمێنێتەوە و زۆر کاری تری گرنگ کە دراوە بە ئافرەت لە ئیسلامە
وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.